بینەرانی عزیزی کورسادنی و سڵاوتان لێبێ، من زریان ڕەحمانم. ئەمڕۆ هەواڵا بریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. دوای بڕیاری بە ئەلکترۆنیکردنی خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی زۆری خواست لەسەرکڕینی ئامێرە زیرەکەکان نرخەکانیان بەرز بووەتەوە. کەمبوونەوەی هاوردە و بەرزبوونەوەی خواست هۆکاری بەرزبوونەوەکەیە. کەمبوونەوەی سوتەمەنی لە ناوچەی جزیرە لە ڕۆژاوای کوردستان هاوڵاتیانی نیگەران کردووە. ڕۆژانە قەرەباڵغیەکی زۆر لە بەردەم بەنزی خانەکانە دروست دەبێت. سۆمۆ ئەڵێت عێراق تا 8 ئازار لە ڕێگەی بەندەرەکانی باشوورەوە لە هەناردەی نەوت بەردەوام بووە. هاوکات نەبیل مەرسومی ئابووری ناسی دیاری عێراقی ئەڵێت کۆمپانیای کەشتیوانی عێراق هیچ کەشتیەکی گواستنەوەی نەوتی نییە. لە کاتێکدا داخرانی گەروی هورمز کاریگەری لەسەر وڵاتان دروست کردووە، لێدان لە ژێرخانەکان دەستی پێکردووە. پاڵاوگەی نەوت و دامەزراوەی کارەبا و سازگارکردنی ئاوی کوێیت کراوەتە ئامانج و ترامپیش هەڕەشەی زیاترەکات. دوای 2 هەفتە لە باران و ناجێگیری کەشوهەوا، سروشتی کوردستان باوەشی بۆ گەشتیاران و هاوڵاتیان کردەوە بە سەدان خێزان ڕوویان لە سەیرانگاکانی سنووری پارێزگای سلێمانی کردووە. هەرچەندە کەشوهەوا زۆریش لە بار نەبوو، هەندێک باران هەبوو ئەمڕۆ، بەڵام هاوڵاتێکی زۆر ڕوویان لە ناوچەکانی قەرەداغ و شارباژێر کردووە. دوای 2 هەفتە لە ناسەقامگیری کەشوهەوا و باران و سەرما دەرفەت بوو بۆ ئەوەی هاوڵاتیان ڕوو لە سەیرانگاکان بکەن. ناوچەی قەرەداغ بە سەوزی بەهار و چیا سەرکەشەکانیەوە لەم بەهارەدا بۆتە جێی سەرنجی سەدان خێزان. لێرە هاوڵاتیان چێژ لە هەوای پاک و جوانی سروشتی ناوچەکە دەبینن. من دووەم دەرچوونمە، پێرەگەشت دەرچوون بەرەو سەرتاک، ئیمڕۆ بەرەو قەراغ ئیتر ماشەڵڵا جوانی قەراغ هەر ئەوە تێرێ لە هەموو دنیا ڕووی تێکەی، لە هەموو کورسان و لە هەر چوار پارچەوە ڕووی تێگەی، لەوە هەرچەندێ خەڵکی خواریش زۆر ڕووی تێکات. ئەوە جوانی قەراغە خۆتان نەکامیرە و نە هیچ پیان ناگەیە. ئێمە بە حکمی ئەوەی ئەمە چەند جارێکە دەرچین لە دوای جەژنەوە هەموو جارێک برژاو بەوتمان بام ڕۆ یاپراغ بێت و جەوەکەی جیاوازتر بێ. ئەنجا یاپراخی گەڵامێ و سڵقمان حازر کردەوە. دیمەنی سەیرانکردن لە شارباژێر کەمێک جیاوازتر بوو. لێرە جوانی بەهار تێکەڵ بە نمەی باران بوو. ئەم ناوچە دڵڕفێنە میوانداری ئەو هاوڵاتیانەی کرد کە لە چەند هەفتەی ڕابردوودا باران ڕێگر بوو لەوەی کە بە هەزاران خێزانەوە سەردانی بکەن. دەنگی سروشت و بۆنی باران لێرە جەنجاڵی شار و ماندوێتی کارکردنی لە لای سەیرانکەران کەم کردەوە. وڵای کاکە ڕێبا جەوەکەی خۆشە، چکە نەک زۆر گەرمە، نە زۆر ساریژە، جەوەکەی زۆر تایبەتە. چەند خێزان هاتوون ئەمڕۆ؟ وڵای ئێمە لەگەڵ مامەشتوانە بێگۆ هاتوین. ئەرە وڵای 2 خێزانی. داواکاری لە خەڵک چییە لەم جۆرە ژنگانەکەێنە؟ وەڵای هیوادارم بەس بندار پیس مەکەن، بەڕاستی ئەجیدا هەر شوێنێک نازای دانیشی لە شوێ. ئەم منی پیسی لێیە. سوێن بەخوا 2 شوێنم کردو بەس بە پیسی گوێزاومەتەوە. ئەمە یەکەم جارمانە لە دوای ماوونیە. ماوونیەکە لە مانگی دوێتر خۆش دنیا خۆشە بۆ سەیران. تۆ هەست چۆنەکە لێرە ئەمڕۆ؟ وڵا هەستێکی خۆشم هەیە. کەشوهاواکەی خۆشەوانە؟ بەڵێ زۆر خۆشە. داواکاری چییە لەو کەسانە کێسە لە ماڵەوەن و ناتونێتە دەرەوە و حەزەکەن بێن؟ وڵا هیوادارم بە پێی توانای خۆیان و ئەوەی حەزی لە گەشت و گەڕان و بێنە دەروانە و فترانێکی خۆش بکەن و بە دوای ئەوەی ئیترا پاش ماوەشتەکان بەجێنێڵن و بە پاک و تەمیزی بەجێ بێڵن. بەڵێ هەرچەندە لە 2 هەفتەی ڕابردوودا بەهۆی ناجێگیری کەشوهەواوە هاوڵاتیان کەمتر لەم شوێنانە دەردەکەوتن، بەڵام ئەمە یەکەمین ڕۆژ بوو کە بەو شێوە فراوانە سروشتی کوردستان بە ڕەنگاوڕەنگی پۆشاکی کوردی و قەرەباڵغی هاوڵاتیان بڕازێتەوە. لە دوای ئاگری نەورۆزەوە هاوڵاتیان لە چاوەڕوانیەوەدان کە کەشوهەوا ڕێگەیان پێ بدات و هەمویان پێکەوە سەردانی سەیرانگا و ناوچە گەشتیاریەکان بکەن. بەڵام کەشوهەوا وەکو پێویست ڕێگەی نەدا، هەرچەندە ئەوەش ڕێگر نەبووە لە ڕێی بەشێکی زۆری هاوڵاتیان و بەشێکی زۆریان سەردانی سەیرانگا و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای سلێمانیان کردووە. ڕێبازیوە کورسات نیوز، ناوچەی شارباژێر. بەڕاستی دیمەنەکانی راپۆرتەکەی ڕێباز دڵگیر بوون. جا پەیامنەرمان لە شوێنە جیاوازەکانی کوردستان
راپۆرتیان بۆ ئامادەکردوین لە گەشتەکانی تری هەواڵاتوانن بینەری بن. جیاواز لەم بابەتە لە دوای بڕیاری بە ئەلکترۆنیکردنی خوێندن لە هەرێمی کوردستان بەهۆی زۆری خواست لەسەر کڕینی ئامێرە زیرەکەکان نرخەکانیان بەرز بووەتەوە. لە بەرامبەریشە بەشێک لە دایک و باوکی خوێندکاران نیگەرانن لە بەرزبوونەوەی نرخەکان. کاسبکارانی ژەڵێن ئامێرە زیرەکەکان لە دەرەوە هاوردە ناکرێن لە ناوخۆش خواست لەسەری بەرز بۆتەوە، ئەمە بە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخەکانیان نەزانن. لا دوای بڕیاری بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان، بازاڕەکانی کڕین و فرۆشتنی ئامێرە زیرەکەکانی وەک مۆبایل و تابلێت و ئایپاد قەرەباڵغن. دوێنێ یەکات و سێ منداری لە مەکتەبێ بوو، یعنی هەر سەری بارەدا فکر دەکردەوە گۆڵای من 600,000 بە ئایپاد یان 600,000 بە مۆبایلی دەم. ئەو بەرنامەی زوومەش دەوم مۆبایلە چی نابی. ئەگە ڤێرژین قەدیم بی ڤێرژین بەرز نەبیتن داونلۆد نابیتن. هەر ئایپاتێک لەوانەیە ئێستا 25,000 هاتە سەرێ هەر لە جوملەی. مۆبایل هەیە 40 دلار هات سەرێ، 30 دلار هاتە سەرێ. نایە گواستنەوە نمایە، گواستنەوەکە زۆر گران بووە. ئەگە باسیۆنەکەی خەڵک دێ زیارەت چ جۆرە ئایپاتێک دەکرێتنەوە لە بۆ خوێندن دادرێت. والله طبعا ئاندرویدی بازوی یان ئەپڵوی ئەپلەکەی بازوی بەرنامەکان بخینەوە ئیوانە مەسەن لۆ ئۆنلاین. ئەم بڕیارە دایکان و باوکانی ناچار کردووە یەکێک لە ئامێرە زیرەکەکان بۆ منداڵەکانیان بکڕن. بانیگەرانی زۆرەوە بەشێک لە کەسوکاری خوێندکارانیش باز لە بەرزی نرخی ئەو ئامێرانە دەکەن کە بۆ منداڵەکانیان دەکڕن. هەلەکە هەریان قۆزتەوە، ینی نازانم ئەو شتا لە مەسلحەتی چێدایە نازانم. ئەگە باس لەوەکەی لە ماڵەوە چەند قوتابی تێدا، ینی بۆ هەر یەکەشان ئایپات و مۆبایل دەکرد یاخود طبعا بێگومان هەرێکە و مۆبایلی خۆی دەوێتن لەسەری بخێنیتن. ئایپاد نرخی بەرز بۆتەوە، ئایپادش ئێستا هەر لە بازارەکان کەم بوو بەڕاستی. دوێنێ ئایپاتێکم کڕی بەڕاستی وڵای سعری بەرز ببووە. بەچەند بوو پێشتر بەچەند و ئەتوو بەچەندت کڕی؟ 20 دلاری هات بۆ سەری. 20 دلار لە ئێستا زۆرە. لە دوای سەردەمی کۆڕۆنا ئەمە دووەم شێوازی پرۆسەی خوێندنە لە هەرێمی کوردستان کە با شێوەی ئەلکترۆنی بەڕێوە بچێت، بەڵام دیار نییە ئەم شێوازە نوێیە تا کۆتایی ساڵ بەردەوام دەبێت یاخود نا. ئەگەر داخستنی فڕۆکەخانەکان کاریگەری لە سەر بەرزبوونەوەی بەشێک لە نرخی کاڵا و شتومەکان کردبێت، بەڵام دەرکردنی بڕیاری بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان جارێکی تر نرخی ئامێرە زیرەکەکانی وەکو لاپتۆپ و ئایپات و تابلێت لە بازاڕەکان بەرزتر کردوێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. پڕێشکی ئەم شەڕەکە لە ناوچەکەیە هەیە گەیشتۆتە ڕۆژاوای کوردستانیش. کەمبوونەوەی سوتەمەنی لە ناوچەی جزیرە لە ڕۆژاوای کوردستان کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. ڕۆژانە قەرەباڵغەیەکی زۆر لە بەردەم بەنزیخانەکانە دروست دەبێت. هاوڵاتیان ئەڵێن ناوچەکەیان بە نەوت دەوڵەمەندە نابێت کێشەی سوتەمەنی دروست ببێت. داواش لە لێپرسراوانەکەن کە بە زووترین کات کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. دیمەنên qerebalixiyê û rawestandina otomobîlan birêzê li pêşiya benzînxaneyan ev nêzî mehekê bûye diyardeyeke rojane. Xwediyên otomobîlan bi saetan di dorê de dimînin ji bo ku sûtemeniyê bi dest bixin. Dilo xwedanê otomobîlekê ye dibêje ji saetên sibê zû de ez di dorê de me û min karê xwe rawestandiye ta ku sûtemeniyê bi dest bixin. ئەم جەیەکی بەترۆلێن چما احتیاطات ئێمەتنن چما ئەزماک تێ جیدا و ئەزمە بەلات بێ هەگەر بەهابوونێک هەبێ بەربها بکەن و ملت ژێ ئەزمێ خەڵاسکن. یعنی کارێ مە شغلێ مە ئیرۆ گشت مای سەکناندی ئەف ساعتێک بهتری ساعتکێ ئەم دوێ دۆرێ دەنە تدرو کو دەرێ مازۆت تنێ حتا نە مازۆتا حڕژی تنێ یعنی کافقا مازۆت ئەفقا بەترۆلا وی وڵاتی چوو کو دەرێ وڵاتی دبرسن ku herêm dewlemend e bi petrolê û pêwîst nake ku girîza tunebûna sûtemeniyê li deverê rû bide û giring e ku kesên bedpirsiyar zûtirîn dem vê kêşeyê çareser bikin. Bo vê ezma mazotê bi şekil am çêbûye petrol kêm bûye tê firotin bajarê Sûrî derdkife aliyê daxil li vê dekê muanat hene millet giştik aciziyat ke şغلê bîdon ma bîdona da digirin ezme çêt yani tedrikîja gaziyê ezmeyî millet gelekî aciz bûye dextê seyare pirbûne
يعني ابو 6 ساعتين تقريبا از دوري ده شغلهم حمو ما يقولوا السرهف دو دخيو يعني افبوش خاص وكم اشترقوتي وام جهه مازوطينا جهه غازينا جهه نفطينا قرك يعني جولو شي تربع نظام ما بازمه سبب شيء نخيا يعني قرك انتاج هي شما ناق هي توزيعي از نظام يعني مشكله كي يعني دبي وري حل كرن جالی خواه ریوبریا سوتمنیه لهرما جزیره جکرسات نیوز راگهان گو عینی او مقدار بره ته دابشکرین تا استا لسر بنزین خانهان و نرخیوه وک خواه وشبر گو قال لك كسو تمنية دهلين دبا سدم جو كيم ببا نهاجبو اف وك ازماكي تشيبويه يعني او چندريه عطله عيدي بو ما ده حبكي كيم هات ساريج او جي درن نافزارو كيخوا عيدي يعني روك دريا عطله تشيبو حبكي ازمه دركت اما وك مديريا محروقاتا ما تما دكيم نكري ام وك بري دشينن الغور اللي جاني مي باجارا طلبيا خد شينن ام وي طلبيه راتكن وهو طلبيتي انها وك يعني دعايت كي كتير ناملت انه وي بهابونا كبه جبر فيك يا هركز خوازي تشخواز شوار بخزيني افكار شي دبي اللي هم جالي وك ريفبريا خسروان تشتك جمع تني وبهابوني يعني اف دعايت حبكي يشتي از مسر غازيا تشيفي ندابن كرنا سو تمنية بمقدار كي باش خلكن دوري را دهلا روج بروج اف جريز زيدا ببا وما ترسيا خلكي اوكو نرخيوي جارة كدن برز ببا لبيشيا همو بنزين خانين هين سو تمنية دابش دكن قرابالغا كزور تأديتن وبدهان اوتومبيل دريزي دانا وساعات سبي لفرغا وسيانا لبندنا كو چند لترين مازوتي تيخن عربين خواه دارا بركات كرد سات نيوز قامشلو کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عراق سۆمۆ ڕایگەیاندووە کە سەرەڕای ئەوەی زۆربەی وڵاتانی ناوچەکە هەر لەگەڵ دەستپێکی شەڕەکە ناچار بوون هەناردەکان ڕابگرن عراق تا 8 ئازار لە ڕێگەی بەندەرەکانی باشوورەوە لە هەناردەکردنی نەوت بەردەوام بووە. جەختیشی کردووەتەوە کە هەناردەی مانگی 3 گەیشتووە تا ینی 2 ملیار دۆلار لەگەڵ وڵاتانی کەنداویش ئەڵێ لە دانوستانان بۆ بەکارهێنانی هەندێک لەو هێڵی بۆریانەی کە پشت بە گەروی هورمز نابەستن. باسی هەرێمی کوردستانیشی کردووە ئەڵێ دوای ڕێککەوتن لەگەڵ وەزارەتی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان نەوتی زیاترمان بە هێڵی بۆری هەرێمی کوردستان بەندەری جەیهانە هەناردە کردووە. دەربارەی نەوتی کەرکووک بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ ئەڵێت توانیومانە نەوتی کەرکووک بە نرخێکی زیاتر لە نرخە جیهانیەکە بفرۆشین بەهۆیەوەی وڵاتانی ئەوروپی زۆر پێویستیان پێێتی و ئێمەشەم هەلە ئەقۆزینەوە. وتیشی گرێبەستیان لەگەڵ سووریا کردووە بۆ هەناردەی ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی بەسڕا لە ڕێگەی ئەو وڵاتەوە بۆ ئەوروپا دوای جەنگیش سوود لەم ڕێڕەوە ئەبیندرێت. لە هەمان کاتان نەبیل مەرسومی ئابووریناسی دیاری عراقی لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باسی لەوە کردووە کە کۆمپانیای کەشتیوانی عراق بۆ گواستنەوەی نەوت لە ئێستاە تەنها 6 کەشتی گواستنەوەی بەرهەمەنەوتیەکانی هەیە کە توانای گواستنەوەیان 170,000 تۆنە. ئەڵێت 4 لەم 6 کەشتیە زیاتر لە 15 ساڵە لە کاران وە کاتی لە کارلادانیانیان لە کاتی ئەوەیە کە چاک بکرێنەوە بە کورتی و بە پوختیش ئەڵێت هیچ کەشتیەکی گواستنەوەی نەوتیان نییە. ئەمە لە کاتێکایە کە ساڵی 1983 خاوەنی 25 نەوت هەڵگر بووە بە توانای 1,485,000 تۆن. بەراوردیشی کردووە لەگەڵ سعودیاڵە سعودیە 40 نەوت هەڵگری زەبەلەحی هەیە بە توانای 12 ملیۆن تۆن و باسی کوێتیشی کردووە کە 32 نەوت هەڵگری هەیە بە توانای 4,640,000 تۆن.
بەڕێوەبەری سۆمۆ باسی ئەوەی کردووە کە چۆن لە ماوەی ئەم جەنگەیە توانراوە نەوتی عێراق هەناردە بکرێت. باسی هەندێک شتی کردووە بە ئیمتیاز ناوی لێ بردووە. من لێرەیە وردەکاریەکانتان بۆڵم کە چیان کردووە بۆی کە نەوتی عێراق هەناردە بکرێت، چەند هەناردە کراوە. بەڵام ئەو قسانەی ئەم ڕۆژ نەبیل مەرسومی کردی باسی بێپلانێکی گەورە گەندەڵیەکی گەورە لە عێراق ئەخاتە ڕوو. باسی ئەوشتان بۆکەم کە بۆچی مەبەستم چییە. سۆمۆ باسیەوەی کردووە کاڵە بەهۆی جەنگەکەەوە مەترسی لەسەر نەوت هەڵگرەکان لەلایەک بەرز بووتەوە. ئاستەنگ لە گەروی هورمزا دروست بووە. گەروی هورمز هەرچەندە بەڕەسمی ناوترێت کە داخراوە، وڵاتان ئەڵێن داخراوە، ئێران ئەڵێ نەخەیدا نەخراوە، کۆنتترۆل کراوە. واتاڵێ بۆ وڵاتانی دۆست و هاوپەیمان بۆیان هەیە کە پیاە بڕۆن، بەڵام وڵاتانی دوژمن بە دیاریکراویش نەیوتووە مەبەستی کێ، بۆیان نییە بۆ گەروە بڕۆنەژوترێت کە بە یوان پارەیەک باجێک لەو کەشتیانە وەرەگیرە کە بەوەیە ئەڕۆن. ئەمە پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام هەمووان بابەتانە هەیە. و هەروەها سۆمۆ وتوێتی لە کەنداویش هەناردەی نەوت ئاستەنگی تێکەوتووەڵە لەبەر ئەم هۆکارانە ئەمانە مەترسی لەسەر هەناردەی نەوت و کاریگەری لەسەر نەوتی عێراقیش دروست کردووە. جا باسی هەناردەی نەوتی عێراقی کردووە، هاتووە عێراقی لەگەڵ سعودیا بەراورد کردووە. با من پێتان بڵێم کە بۆچی، ینی پێم وایە قسانە هەندێک قسەی میدیایی یاوە ئەگەر بێ بە وردی لە شتەکان بڕوانی ڕخنەی زۆری لەسەر ئەوەی کە عێراق لەم بارودۆخەیە کردوێتی. ڕەنگە ئەبێ بڵێن خوا ڕەحمی کردووە، شانسی هێناوە کە ئێران عێراق بە وڵاتێکی دۆست و هاوپەیمانی ئەزانێ و ڕێگە ئەدات تا ئاستێک نەوت هەڵگرەکانی بەر ڕەنگە بەگەروەکەی بڕۆن و نەیان کاتە ئامانج. بەڵام ئەوەی کە کۆمپانیای سۆمۆ توێتی ئەڵێ سەرڕای ئەوە خۆی لەگەڵ سعودیا بەراورد کردو، سەرڕای ئەوەی بۆ نمونە وڵاتانی گەورەی کەندا و لەوانە سعودیا دەست بەجێ بەهۆی شەڕەکەەوە هەناردیان ڕاگرت. ئێمەوەکو عێراق تاکو 8 ئازار لە ڕێگەی بەندەرەکانی باشوور و توانیمانە نەوت هەناردە بکەین. و ئەمە وەکو خاڵێکی ئەرێنی باسی لێوە کردووە. ئەمە لە کاتێکە کە ئەسڵەن سعودیا بۆ ڕێکارانە کە گرتوێتە بەر ئەتوانین بڵێن کە ئێستا هەر ئەسڵەن لە گەروی هورمز بێمنەتە. ئەڵێ مانگی ئازار هەناردە گەیشتووەتە 18 ملیۆن بەرمیل. باسی داهاتەکەی ئەکات، ئەڵێ لە ڕووی داهاتەوە 128 بەراورد بە مانگی 2 داهاتی نەوتی مانگی 3 گەشەی کردو. با بچینە لای بابەتەکانی تر بزانین ئەم بەرزبوونەوەی داهاتە بۆچی ئەوەشتان بۆ باسەکەم. باسی ڕێکارەکانی کردووە، باسی ئەو سەرچاوانەی کردووە کە عێراق توانوێتی نەوت بەهۆیانەوە هەناردە بکە. ئەڵێ لە ڕێگەی بەندەری بەسرەوە و لە ڕێگەی وێستگەکانی سەرئاو. وێستگەکانی سەرئاو چین هەندێک وێستگەن کە لەسەر ئاوەکان یەک خاڵی دیاری کراون دا ئەندرێن کە ئیتر ئەو وڵاتە پێویستی بەوە نابێت تێچووی گەورە و زەبەلەح بکات بێ بەندەری تر دروست بکات لە ڕێگەی ئەم وێستگە تاک خاڵیانەوە. دواتر من بە ڕسمیش پێتان پیشانەیەم کە بە شێوەیەکە. و هەروەها لە ڕێگەی بەندەری بەسرەوە لە عێراقەوە نەوت هەناردە ئەکرێت. باسی هێڵی بۆری جێگرەوەی کردووە. ئەڵێ سەرەتا 170,000 بەرمیلی ڕۆژانەی پیاڕۆشتوە، دواتر بە 200 بۆ 250,000 بەرمیلی ڕۆژانە بەرز بووەتەوە کە باسی بەندەری ئەو هێڵی بۆریاکە کە لە هەرێمی کوردستانەوە چێ بۆ جێیهان. باسی نوتی هەرێمی کوردستانیشی کردووە، ئەڵێ کە پێش ئەم جەنگە لە هەرێمی کوردستان 400 بۆ 450,000 بەرمیلی ڕۆژانە نەوت بەرهەمەهێنرا، لە ئێستا گەیشتوەتە 200,000 بەرمیلی ڕۆژانە. هۆکارەکەشی بۆ ئەو بارودۆخی ئەمنیا گەڕێتەوە کە ئێستا لە ناوچەکەیە بوونی هەیە. با چینە لای زانیاریەکانی ترمان و داتاو ژمارەکانی ترمان بزانین چیمان پێڵێت. باسی سوودەکانی بازاڕی دوای جەنگی کردووە بێگومان بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆڵێم. جەنگە هەرچەندە زیانی زۆر بەدواوە بوو، بەڵام هەندێک سوودیشی هەبوو. بە دیاریکرای باسی سوودەکانی بۆ عێراقەکات یەکیانەڵێ بەرزبوونەوەی نرخی نەوتە وەکو سوود باسی لێ کردووە. بەڵام من ئەڵێم کە ئەگەر تۆ ژێرخانی پێویستت نەبێ بۆ ئەوەی کە ئەگەر لە گەروی هورمز ئاستەنگێک دروست بوو بتوانی بە تەواوەتی لابیت یالانی کەم بەشێکی زۆری نەوتەکە لە ڕێگەیەکی جێگرەوە بفرۆشی، ناتوانی بەمە بڵێ سوودی جەنگ بۆ بازاڕەکان. و ئەمە لانی کەم پێمانە بۆ عێراق قازانجێک بە دوای خۆیان بهێنێ. ئەگەر سعودیا وا بڵێت بۆ نمونە وڵاتێکی وەک سعودیا بڵێ بەرزبوونەوەی نرخی نەوت یەکێک لە سوودەکانی جەنگەکە و بڵێ ئەو بۆی هەیە لەبەرەوەی کاهێڵە جێگرەوەکانی بە ئاخر توانای خۆی خستوەتە کار و نەوت هەنارداکات.
و هەروەها ئەڵێ ئەوروپا خواستێکی زۆری بۆ نەوتی ئێمە هەیە ئەڵێ ئێمە ئەو هەلە ئەقۆزینەوە لە دەستی نادەین و ڕاستەوخۆ لە ڕێگەی سووریا و بۆ دەریای ناوەڕاست و بۆ ئەوروپا نەوت ئەنێرین بۆ ئەوروپا بۆی هەنارداکەین. باسی ڕێکارەکانی گواستنەوەی کردووە یەکەمیان هێڵی بۆریە کە ئەڵێ هێڵی بۆری سوودەکانی زیاترە لە تەنکەر باسیەوە کە ئەڵێ هەندێک کۆمپانیا پێشنیاریان پێ کردوین کە سوود لە تەنکەرەکان وەربگرین بۆ هەناردەکردنی نەوت بەڵام لێرە بەراوردکارێکی کردووە هێڵی بۆری جێگیرترە پێویستی بە مۆڵەت نییە و هەروەها ئەڵێ تێچوێکی کەمتری هەیە لە بەرامبەر ئەگەر بیانوێت بە تەنکەر لە ئوردن و سووریاوە نەوت هەناردە بکەن ئەڵێم ئاستەنگانەی لە بەردەمە یەکەمیانەوەیکە بە خاکی ئەو وڵاتانەیە ئەڕوا کەوایە پێویستی بە مۆڵەتی گومرگیە پێویستی بە مۆڵەتی ئەمنیە و هەروەها ئەڵێ تواناشی کەمە چەند ئەتوانی تۆ عێراقێکی 3.5 ملیۆن نەوت کە هەنارداکە چەند ئەتوانی لە ڕێگەی بۆریەوە هەناردە بکە بۆیە هێڵی بۆریەکە باشتر ئەگەر پێشتر مشوریان لێ بخواردە هێڵی بۆری پێویستی هەبوو عێراق. باسی ڕێگە جێگرەوەکانی کردو بۆ هەناردەینەوە یەکەمیانەوەیەکە لە عێراقەوە ئەچێ بۆ تورکیا و ئەچێ بۆ بەندەری جێهان بە دیاریکراوی من ڕێڕەوەکان لێرەیە بە وردی ئەتوانین ببینین یەکەمیانەمەیەکەوە گوتم لە عێراقەوە بۆ بەندەری جێهان و ئەو هێڵی بۆریەی ترکە ئەڵێ وەکو ڕێڕەوەیکی جێگرە بەکارێنن لە عێراقەوە ئەچێتە سووریا بەندەری بانیاس دەریای ناوەڕاست و لەوێشەوە بۆ ئەوروپا ئەڵێ ئەو خواستە زۆرە کە ئێستا ئەوروپا بۆ نەوت هەیەی ئێمە توانیمانە بەم شێوەیە بیقۆزینەوە بۆ کەرتی نەوتەکەمان ئەگەر زانیاری ترمان هەبێت هەر لەم بارەیەوە وەری بگرین باسیەوەی کردوواڵێ بۆ هەناردەکردنی زیاتری نەوت و بۆ دۆزینەوەی ڕێگەی جێگرەوەی زیاتر ئەڵە پلانی درێژ ئامانجی درێژخانمان هەیە یەکیان ئەوەیە کە لە ڕێگەی بەندەری ترابلۆسی لوبنانەوە ئەڵێ دانوستانەکەی کە بتوانین نەوت هەناردە بکەین و ئەڵێ لەگەڵ وڵاتانی کەنداویش دانوستانەکەین کە لە ڕێگەی هێڵی بۆری ئەو هێڵی بۆریانە کە وڵاتانی کەنداو بەکاری ئەهێنن و هیچ پشت بەگەری هورمز نابەستنەڵە دانوستانەکەین کە بتوانین ئەمەش سوود لەو هێڵانە وەربگرین و هەروەهاڵێ دانوستانیان لەگەڵەکەین کە ئێمەش دەستمان بە دەریا عەرەبی بگات ببێ ئەوەی کە پێویستمان بەگەری هورمز بێ و هەروەها بابەتێکی تریش کە هەیە هەناردەوە کوتم لە ڕێگەی سووریاوەیە کە ئەمەش بابەتێکی ترە لەبەرەوەی کە هەر لەم ڕاگەیەندراوەیە باسی لەوە کردوواڵێ ئەو هێڵی بۆریە کە عێراق ڕاستەوخۆ بات بۆ بەندەری جێهان بەهۆی جەنگەوە کە هەبووە زیانی زۆری پێگەیشتەوە باسی 200 کیلۆمەترەکەڵە 200 کیلۆمەتری پێویستی بە نۆژەنکردنەوەی بەڵامەوەی کە ئێمە بیستومانە ئەو نە زیانی بەرکەوتەوە وەکو بێژنگی لێ هاتووە ئاسان نییە بیانەوە ئەو هێڵە نۆژەم بکەنەوە سوودی لێ ببینن بەڵام بە هەر حاڵە هەموو بابەتەکانە کە باسی لێ کردبوو وەکوتم گەشتبینیەکی پێوە دیار بوو بەڵامەوەی کە ئەم بارودۆخە دەری خستەوەیە کە عێراق لە گەندەڵی و بێپلانێکی یەکجار زۆرایە بۆ لانی کەم سوود وەرگرتن لە کەرتی نەوتەکەی کە سەرەکی ترین کەرتی ئابوووریەتی سەدانەوە پشتی پێبەستووە با لێرە ئەمەوێ باسی دوو بابەتی زۆر گرنگی ترتان بۆ بکەم کە ئەگەر ئێمە بەرچاوڕۆنیمان نەبێت دەربارەی ئەمە باسی دوو پێگا و دوو شوێنی زۆر زۆر گرنگی هەناردەی نەوتی عێراقتان بۆکەم کە ئەگەر بەرچاوڕۆنیمان نەبێت لەم بارەیەوە ڕەنگە نەتوانین پێناسەیەکی باش بۆ هەناردەی نەوتی عێراق بکەین با بچینە لای زانیاریەکانمان هەروەکو بەڕێوەبەری سۆمۆش باسی لێوە کرد باسی دوو شوێنی زۆر گرنگی کردبوو دوو پێگەی زۆر گرنگی کردبوو بۆ هەناردەی نەوتی یەکەمیان باسی بەندەری بەسڕەی کردبوو و ئەوی تریشیان وەکووتم وێستگە تاک خاڵیەکان ئەویشتان بۆ باسەکەم بە شێوەیەکە بەندەری بەسڕە ئەوەی کە هەیە لە کەنداوە و لە نزیکە لە کەناراوەکانی باشووری بەسڕە تەرمیناڵی بەسڕەی هەیە کە ئەمە سەرەکی ترین تەرمیناڵیەتی و تەرمیناڵی خورەلعەمیەی هەیە کە ئەمە تەواوکەری ئەوی ترا بڕێکی کەمتری پیا هەناردە ئەکرێت بەڵام ئەم دوو پێکاتە سەرەکیەی هەیە توانای هەناردەکردنی 3 بۆ 3.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە 170 بۆ 180 هەناردەی عێراق لە ڕێگەی ئەم بەندەرەوەیە و نەوتی ڕمێڵە و ڕۆژاوای قورنە بە دیاریکراوی لەوێوە هەناردە ئاکرێت با بچینە لای زانیاریەکانی ترمان هەر لەم بارەیەوە باسی ژێرخانەکانی بەندەری بەسراگەرمانەوە بکەین یەکەمیانەوەی کە سەکۆی دەریایی هەیە بۆ نەوت هەڵگرە زەبەلەحەکان VLCC ئەمانە و کەشتیە زەبەلەحانن و نەوت هەڵگرە زەبەلەحانن کە پێویستیان بە سەکۆی گەورە و پێشکەوتو هەیە بۆی لەنگەری تیا بگرن هەموو بەندەرێک شیاو نییەوە گونجاو نییە بۆ ئەم نەوت هەڵگرە زەبەلەحانە کە بیانەوە لەوێ بوەستنەوە نەوت بار بکەن بەڵام بەندەری بەسڕە ئەم تایبەتمەندی هەیە و هەروەها هێڵی بۆری ژێرئاوی هەیە ئەمە پێکاتەیەکی تریەتی لە ژێرخانەکان سیستمی بارکردنی پێشکەوتوی هەیە دیسان وەکوتم بۆ بارکردنی ئەو نەوت هەڵگرە گەورە و پێشکەوتوانە و هەروە وێستگەی کۆنتڕۆڵ و
ئاسایشیشی هەیە. گرنگی جیۆپۆلیتیکی هەیە ئەم بەندەرە بۆ عێراق لە ڕوویەوەی کە شادەماری داهاتی نەوتی عێراقا وەکوتم بەشێکی زۆر سەدا 70 نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری بەسرەوە هەنارداکرێت بە پشت بە کەندا و گەروی هورمز ئەبەستێت کە ئەتوانین بڵێن ئەمە یەکێک لەم خاڵانەیە کە پشتی پیشەسازی نەوتی عێراقی شکاندۆ هەروەها کاریگەریش لەسەر بازاڕی جیهانی نەوت دروستەکە ئەمە پێگەی ژیۆپۆلیتیکەکەی بەرزترە کاتەوە لەبەرەوەی کە هەر جۆرە دروستبوونی ئاستەنگێک لە بەندەری بەسرا 3.5 نزیکەی 3 ملیۆن بەرمیل نەوت لە بازاڕە جیهانیەکاندا بڕێ ئەمە ئەتوانێت کاریگەری گەورە لەسەر نرخی نەوت دروست بکە. باسی وێستگەکانی یەک خاڵی سەر ئاوم بۆ کردن ئەمە زۆر گرنگە. ئەم وێستگە یەک خاڵیانە ئەوەی کە بەسەر ئاوەوە ئەبیندرێ و لە کەرتی پیشەسازی نەوتی عێراق کارەکەات ئابم شێوەیە تۆتوانی بەسەر ئاوەکەوە ببینی وەکووتم زۆر گونجاون بۆ بارکردنی نەوت بەبێ ئەوەی کە تۆ پێویست بەوە بێت سەکۆی گەورە یان بەندەری گەورە دروست بکە ئەتوانین لە ڕێگەی ئەمانەوە نەوت هەڵگرەکان بار بکرێن. بەڵام وەکووتم ئەوەی کە بەسەر ئاوە ئەبیندرێت تەنها ئەو خاڵە بچووکێ بۆیە پێڵێن وێستگە تاک خاڵیەکان بەڵام هەندێک پێکاتەی هەیە وەکو پێکاتەکانی لێرەش ئەتوانین ببینین ئەو بەشێتی کە لەسەر ئاوا هەندێک زنجیری هەیە لەژێر ئاوە هەندێک سۆندەی هەیە کە ئەبەسترێتەوە بە کەشتێکە ئەچینە لای زانیاریەکانی تر باسیەوەتان بۆکەم کە پێکاتەکانی بە شێوەیە کاگەر هاوکاران و زانیاریانەمان بەنە بەڵێ وەکوتم ئەو بەشێتی ئەو خاڵەیەتی کە لەسەر ئاوا هەروەها هێڵی بۆری هەیە لەژێر ئاوەوە سۆندەی هەیە کە لە نێوان کەشتیەکە و هەروەها وێستگەکەیە هەیە و سیستمی کۆنتترۆلکردنی کەشتیشی هەیە. چەندین وێستگەی یەک خاڵی عێراق هەیەی کە سوودی لێ ئەبینێت و لە نزیک بەسڕەن تواناکیان 800 ینی توانای هەر یەکدانەیەکیان 800 بۆ 900 هزار بەرمیلی ڕۆژانەیە بە نزیکەی 2 ملیۆن بەرمیل توانای هەمویانە پێکەوە گەرمانەوە باسیەوە بکەین. سوودەکانی چیە؟ یەکەمیانەوەی کە توانای هەناردە بەرزەکاتەوە وەکوتم بەبێ ئەوەی کە وڵات پێویستی بەوە بێت کە سەکۆی پێشکەوتوو بە تێچووی گەورە دروست بکات هەروەها توانای بارکردنی نەوت هەڵگری زەبەلەحی هەیە ئەو نەوت هەڵگرانە ئەتوان هەر لەسەر ئاوەکە ئابە و سۆندانە کە بۆم باسکردن ببەسترێنەوە بە پێگەکە و نەوتەکەیان بار بکەن هەروەها ئاسانکاریشە بۆ بارکردنی نەوت و بارکردنی نەوت لەم وێستگە تاک خاڵیانە زۆر ئاسانترە لە بەندەرەکان. هەندێک ئاستەنگیشی هەیە بۆ نمونە هەستیارە بۆ بارودۆخینا لەباری کەشوهەوا کە دەریا شەپۆلی گەورەی هەبێ ئەتوانێت ئاستەنگ دروست بکات هەرچەندە لەبەرەوەی کە ئەو خاڵەکە لەسەر ئاوە ئەسوڕە دیسانەمە خاڵێکی بەهێزی وێستگەکەی بەڵام ئەتوانەیەکێک لە ئاستەنگەکانیشی بێ ڕاگررتنی ینی ئەو تێچووەکە هەیەی بۆەوەی ڕابگیرێت بۆەوەی نۆژەم بکرێتەوە هەم تێچووێکی زۆری هەیە هەمیش ئاڵۆزەوە هەمیش ئامانجی مەترسیە لەو مەترسیە ئەمنیەکانە لە دەریایەواتە کە ئەو بەشە لە دەریا مەترسی ئەمنی لا دروستە بێ وێستگانە ئەتوانێت کێشەیان بۆ دروست ببێ هەر پەیوەست بە نەوت ئەمێ بابەتێکی نوێتان بۆ باس بکەم ئەمڕۆکە دامەزراوەیەکی گرنگ سیتی گروپ پێشبینی نوێی کردووە بۆ نرخی نەوت ئەڵێت لە سیناریۆی بنچینەیە سێمانگی دووەم یان باشتر بڵێم چارەکی دووەمی ئەم ساڵ نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برنت 95 دۆلارە بێت لە سیناریۆیەکی تریشە پێشبینی تا 130 دۆلارەکات بۆ هەر بەرمیلێک. دوای وتارەکەی ترامپ دەربارەی درێژە کێشانی جەنگ لە ئێران و بەرزبوونەوەی نیگەرانیەکان بۆ دروستبوونی ئاستەنگی زیاتر لە خستنەڕووی نەوت لە جیهانە ڕۆژی پێنجشەمە نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برنت بۆ 110 بۆ 112 دلار بەرز بووە. ترامپ دەربارەی گەروی هورمزش قسەی کرد وتی ئێمە زۆر پێویستمان پێی نییە باوانە کە پێویستیان پێیەتی بیکەنەوە ئەوە کە هیچ پلانێکی نەخستە ڕووبۆکردنەوەی ئەو گەروە کە سەدا 20 نەوت و غازی جیهانی پیا ئەڕوات نیگەرانیەکانی زیاتر کردووە. هەر لەم بارەیەوە گۆڵدمان ساکس لە کۆتاییەکانی مانگی ڕابردوو لە جەنگەی ئەم ناسەقامگیریانەیە و کاریگەریەکانی بەسەر بازاڕەکانی وزەوە ڕایگەیاند کە پێشبینی ئەکات ئەم ساڵ نرخی نەوت لە نێوان 77 دلار بۆ 85 دلار بێت بێگومان پێشبینیەکانی گۆڵدمان ساکس گەشتبینانەترە.
هێرشی درۆنی کراوەتە سەر پاڵاوگەی بەندەری ئەلەحمەدی کوێیت بەهۆی هێرشەکەەوە ئاگر لە پاڵاوگەکە کەوتوێتەوە زیانی گیانی نەبووە بەڵام کارەکانی پاڵاوگەکە ڕاگیراوە. پاڵاوگەی بەندەری ئەلەحمەدی کوێیت یەکێکە لە گەورەترین پاڵاوگەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بەرهەمی پاڵاوتە بۆ ئاسیا و ئەوروپا هەنارداکات. جگەل لەوە پێویستی ناوخۆی کوێیتیش دابینەکات. ئەم پاڵاوگەیە لە ساڵی 1946ەوە دامەزراوە لەلایەن کۆمپانیای نەوتی نیشتیمانی کوێیتەوە خاوەندارەتی ئەکرێت. توانای پاڵاوتنەکەی تا 466,000 بەرمیلی ڕۆژانێ و بەرهەمەکانیشی بریتین لە بنزین، گازوایل، نەوتی سپی، سوتەمەنی فڕۆکە، بەرهەمی پترۆکیمیاگ و گرد و گازی پیشەسازی و هەتا دوایی. وەکو نەریتی ڕۆژانەی خۆمان بە تایبەتی ئالەم بارودۆخە ئاڵۆز و ناسەقامگیریە ئەچینە لای بەهای دراوەکان و هەروەها نرخی کانزا گرانبەهاکان لەسەر ئاستی جیهان بزانین دوایین گۆڕانکاری چیە. هەرچەند ئەمڕۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان داخراوە بەڵام باسی داخرانی کاتی بازاڕەکەم و دواتریژە چمە لای نرخە جیهانیەکان و نرخی زێڕ و زی و هەروەها نەوتیش کە گرنگترین پرسە بێگومان لە ئێستاە. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان $100 بە 155,000 دینار داخرا. هەروەها ئەبینین کە دینار بەرامبەر بە دۆلار دابەزێنی تۆمارکرۆ 100 پاوند بە 204,000 دینار، 100 یۆرۆ بە 178,500 دینار داخراوە، $100 بە 15,500,000 تمەن مامەڵی پێوەکراوە لە کاتی داخرانی بازاڕە، 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,477 دینار مامەڵی پێوەکراوە کڕین و فرۆشتنی پێوەکراوە. با بچینە لای زێڕ. بێگومان ئەم شەو بازاڕەکان داخرەوەی کە هەیە دەربارەی زێڕ لە دوای وتارە گرنگەکەی ترامپ نیوەی جیهانیە تاوەکو سەعات 4 بەرەبەیان بە کاتی خۆمان هێشتەوە بەڵام تقریبان هەمان ئەو قسانی پێشووی دووبارە کردەوە. دڵنیاییدا لەوەی کە لانی کەم لەم 1 و 2 ڕۆژ و 72 هەفتەیە چاوەڕوانی وەستانی جەنگەکە نەبی. کە ترامپ قسەی کرد باسی ئەم بابەتانەی کرد زێڕ دابەزینی بەخۆیەوە بینی تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە ئۆنسەیەکی بە 4,676 دۆلار بوو. بۆچی زێڕ دابەزی؟ دوایەوەی کە ترامپ ئەم قسانەی کردوکە وتم بابەتی گەروی هورمزی هەر هەڵپەسارد وتی گەروی هورمز کێشەی ئێمەنیە. پێشبینیەکرێت کە نەوت بەرز ببێتەوە کە نەوتیش بەرزە بێتەوە پێشبینی بۆ هەڵاوسانەکرێت کە پێشبینی بۆ هەڵاوسانیش کرا ئەو کات دیسان و پێشبینیەکرێت کە ڕێژەی سوود بەرز بکرێتەوە. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر بازاڕی زێر دروستەکەوە زێڕی دابەزاندووە. 1 کیلۆگرام زێر بە 150,340 دۆلار بووە هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیەک لیرەی زێر بە 991 دۆلار بوو. زێڕی ئایارە 18 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بێگومان بە 876,000 دینار مامەڵی پێوەکرا. ئایارە 21 بە 1,022,000 دینار و ئایارە 22 بە 1,070,000 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوەکرا. دەربارەی زی و هەندێک بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو باشترە، هەندێک بەرز بووەتەوە هۆکاری ئەم دابەزینی زیوە بۆ لانی کەم بوونەوەی خواست بۆ پیشەسازیە گەڕێتەوە هەرچەندە بە ئاراستەکەشی بە ئاراستەی زێڕە کە زێڕ دابەزە زیویش دابەزە بەڵام ئەوی زیاتر کاریگەری لەسەر زی و دروست کردووە کەمبوونەوەی خواستە بەهۆیەوەی کە پیشەسازی ئاستەنگ و مەترسی تێکەوتووە. 1 ئۆنسە زی و بە $72.99 بۆ لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە کیلۆگرام زی و بە $2,346 زیوی مەڕمەڕا لە هەرێمی کوردستان بە $2,500 و پاڵمیش بە $2,485 داخراوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی
زێڕوزی و بەڵام وەکوتم بابەتێکی تر کە لەم جەنگەیە زۆر گرنگە بابەتی نەوتە ئەوەی کە ترامپ دوێنێکە کردی ئەو قسانەکە دوێنێکە ترامپ کردی دەربارەی جەنگەکە و هەروەها باسی گەروی هورمزی کرد بە دیاریکرای ئەمە کاریگەری گەورەی لەسەر نەوت دروست کردووە بە دوای ئەوە کاریگەریەکەی لەسەر نرخی نەوت بۆ هۆی دروستبوونی کاریگەری لەسەر زێڕش لە بەرەوەی کەوەکو باسم کرد ترامپ لە قسەکانیە گەروی هورمز پرسی گەروی هورمزی بە هەڵپەساردراوی هێشتا هەرچەند ئەمڕۆکە لە تۆڕی کۆمەڵایەتی تروس کە خۆی ترامپ لێدوانەکانی قسەکانی لێ بڵاوکاتەوە وتی ماوەیەکی کەممان پێویستە بۆی گەروی هورمز کۆنتترۆل بکەین و ئەمە هەندێک جیاوازە لەگەڵەوەی کە دوێنێ باسی کردوی کە دوێنێ باسی کردوتی با وڵاتانە خۆیان پێویستیان بە هورمزە بچن و کۆنتترۆلی بکەن بەڵام ئەم ڕۆکەوتی ماوەیەکی کەممان پێویستە بۆی کۆنتترۆلی بکەین بە بزانین کە کاریگەری ئەم لێدوانانەی ئەمڕۆی چی ئەبێت با لێرەیە باسی نرخی نەوتتان بۆ بکەم وەکوتم نرخی نەوت دوای وتەکانی ترامپ بەرزبوونەوەی تۆمار کرد و یەک بەرمیل نەوتی خاوی برنت بەڵام ئەمڕۆکە دوێنێ کە $100 و $112 بەخۆیەوە بینی ئەمڕۆکە $109 و 15 سنت بوو یەک بەرمیل نەوتی خاوی برنت نەوتی تەکساس بە $111 و 54 سنت بوو ئەم بابەتە کە ئێستا ڕوویداوە بابەتێکی دەگمەنە بەردەوام ئەوەی کە ڕوو ئەدات ئەوەیە کە نرخی نەوتی برنت زیاترە لە نرخی نەوتی تەکساس بەڵام لە ئێستا نرخی نەوتی تەکساس بەرزبوونەوەی تۆمار کردووە یەکێک لە هۆکارە گرنگ و سەرەکیەکانی ئەتوانێت ئەوە بێت کە ئێستا ئەمریکا وەکو ئەزانین کە یەکێکە لە گەورە بەرهەمهێنەرانی نەوت و یەدەگێکی استراتیژی زۆریشی هەیە دیسان لە لێدوانەکەی ترامپا دوایین لێدوان کە بۆ میدیا کردی وتی با وڵاتانی ئەوروپی بێن نەوتەکەیان لە ئێمە بکڕن ئێمە نەوتێکی زۆرمان هەیە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نەوتی تەکساس بەراورد بە نەوتی برنت ئەمە بێ غازی سروشتیش بە $2.80 بوو لە بازاڕەکانی جیهان ئەمە دوایین زانیاریمانە دەربارەی نەوت وەکو بۆم باسکردن ئەم بابەتانە دوایین پێشهات و دوایین کاریگەریەکانی لێدوانەکانی ترامپ و سیاسەتەکانی ترامپ و لەسەر بازاڕە جیهانیەکان بەڵام هەر لەم بارەیەوە هەر دەربارەی ئەم جەنگە دەربارەی کاریگەریەکانی یەکێک لە وڵاتانە کە سوودی لە جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بینیوە ڕووسیایە پێش جەنگەکە بەهۆی سزاکانی وڵاتانی ڕۆژاواوە رووسیا نەوتەکەی بەداشکانەوە ئەفرۆش بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە بازار پێویستی بە نەوتی رووسیایە نەوتەکەی بە نرخی پێنوێنی جیهانی برنت ئەفرۆشێت هەندێک جار گرانترش لەوە ئەیفرۆشێت ئەم هەلا بۆ ئابووری رووسیا ڕەخساوە و رووسیاش خەریکە بە باشترین شێوە سوودی لێبینێت و نەوتەکەی بە وڵاتانی جیهان ساخەکاتەوە. جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران کە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تەنیوە سوودی زۆری بە رووسیا گەیاندووە. بەرزبوونەوەی نرخی وزە لە جیهاندا داهاتی نەوت و غازی مۆسکۆی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردوێتەوە و ئاگەر بەم شێوەیە بەردەوام بێت کرێملین ملیاران دۆلاری دیکەش بەدەست دێنێت کە بۆ تێچوەکانی جەنگی ئۆکراین بەکاری دەهێنێت و فشارەکان لەسەر ئابووری وڵاتەکەی کەم دەکاتەوە. داخرانی گەروی هورمز کە یەکێک لە ڕێرەوە گرنگەکانی بازرگانی وزەیە بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخەکان. پێش ئەم قەیرانە پیشەسازی وزەی رووسیا بە هۆی سزاکانی وڵاتانی ڕۆژئاوا و دابەزینی نرخی نەوتەوە ڕوبەڕووی ئاستەنگ بۆ و کۆمپانیا نەوتەکان ناچار دەبوون نەوتەکەیان بە داشکاندنی زۆرەوە بخەنە بازارەوە. باڵام ئێستا ئەو نەوتە بە پێنوێنی جیهانی برێنت و تەنانەت بەرزترین کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. کڕیارە کلاسیکەکان لەوانە چین و هندستان قەبارەی کڕینەکەیان بەرز کردوێتەوە. بە گوێرەی داتاکانی کۆمپانیای زانیاری وزەی S&P هەناردەی نەوتی رووسیا بۆ چین تا سەرەتاکانی مانگی سێ بۆ 12 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بەرز بۆتەوە و هندستانیش کڕینی نەوتی رووسیای لە سا 27 بەرز کردوێتەوە. خواستی بازارە تازە پێگەشتوەکانی دیکەش لەوانە کۆریای باشوور بەرازیل و سریلانکا بۆ نەوت و غازی رووسیا بەرز بۆتەوە. بەرپرسانی رووسیا وەک هەلێک لەم بارودۆخە دەڕوانن بۆ بەهێزکردنی پێگەی وڵات وەک دابینکارێکی جێی متمانەی وزە لە کاتی قەیرانەکاندا. پوتن و لێپرسراوانی دیکە هاوکا لەگەڵ ئاراستەکردنی بەشێک لە هەناردە بۆ بازاڕە ئاساییەکان سوود لە بەرزبوونەوەی نرخەکان دەبینن بۆ دانەوەی قەرزی کۆمپانیا نەوتیەکان. داهاتووی ئەم قازانجی بازاری وزە پەیوەستە بەوەی قەیرانەکە چەند درێژە دەکێشێت و کەی کۆتایی دێت. ئەگەر سزاکان کەم بکرێنەوە و ئێران بەرهەمهێنانی نەوت و غازەکەی بەرز بکاتەوە پێگەی رووسیا لە بازاردا لاواز دەبێت.
چاودێرانی بازاری وزە پێیان وایە ئێران وەحشە خەوتوەکەی بازارە و گەڕانەوەی بۆ بازار دەتوانێت نرخەکان لە ئاستێکی بەرچاودا بخاتە ژێر کاریگەری خۆیەوە. لە بارودۆخی ئێستادا کرێملێن پێشوازی دەکات لە بەرزبوونەوەی نرخی نەوت و غاز و ئەم داهاتە کاتیە فریاد ڕەسێکی ئابووری گرنگە بۆ بودجەی رووسیا. جەنگەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر نرخی وزە و دەستگەیشتن بە وزە لە وڵاتانی جیهان دروست کردووە. سەرەی دوور و درێژ لە بەنزینخانەکان لە میانمارەوە هەتاوەکو نیجێریە و ڤێتنام دروست بوو، کاریگەریشی لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و چالاکی ئابووریەکان دروست کردووە. حکوومەتەکانیش بەپێی پێویست ڕێکاری خێرایان گرتووەتە بەر. جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران جیهانی ڕوبەڕووی یەکێک لە قورسترین شۆکەنەوتیەکان کردووەتەوە. کورتهێنانی سوتەمەنی، بەرزبوونەوەی نرخەکان و سەرەی دوور و درێژ لە بەنزینخانەکان لە میانمارەوە هەتا نیجریا و ڤێتنام دروست بووە و کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و چالاکیە ئابووریەکان دروست کردووە. حکوومەتەکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە سیاسەتی جۆرا و جۆر بەکاردەهێنن، لە پشکبەندیەوە هەتا لابردنی باج و پەرەپێدانی بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی و تادوایی. لە میانمار لە گەرمای تاقەت پڕۆکێندا سەرەی دوور و درێژی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل دروست بووە. کورتهێنانی سوتەمەنی چوەتە سێەم هەفتەوە و هەندێک لە هاوڵاتیان لە سەرەکاندا تەندروستیان تێک دەچێت و تەنانەت 3 کەسیش گیانیان لەدەستداوە. حکوومەت لە 27 مانگی سێوە سوتەمەنی پشکبەندی کردووە. دەڵێت هەرچەندە لە ئێستادا سوتەمەنی پێویست بەردەستە، بەڵام ئەم ڕێکارە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکانی داهاتووە. تەنها میانمار نییە، لە کینیا حکوومەت بەهۆی دروستبوونی ئاستەنگ لە بازرگانی هەناردەی ئەو بەرهەمانەی کردووە بەکاری لە پێشینە کە ئەگەری خراپبوونیان هەیە، لەوانە میوە و سەوزە و خۆراک و گوڵ. هاوکات پیشەسازی گوڵی کینیا چەندین ملیۆن دۆلار زیانی بەرکەوتووە و ئەگەر جەنگەکە درێژە بکێشێت زیاتریش دەبێت. لە ئەستیوپیاش سەرۆکوەزیرانی وڵات داوای لە دابینکارانی سوتەمەنی و خاوەن بەنزینخانەکان و بەکاربەرانیش کردووە دەست بە بەکارهێنانی سوتەمەنیەوە بگرن و خزمەتگوزاریە زۆر پێویستەکان پێش بخەن. لە نیجریا نرخی سوتەمەنی لە سەرەتای جەنگەوە دوو هێندە بووە، سەرڕای ئەوەی نیجریا یەکێکە لە بەرهەمهێنەرانی نەوت لە ئێستادا هیچ پاڵاوگەیەکی حکومی لە کاردا نییە. حکوومەتی ڤێتنامیش لەگەڵەوەی داوای لە بەکاربەران کردووە بەکارهێنان کەم بکەنەوە، 26 مانگی سێ ڕاگەیەندراوێکی ڕەسمی بڵاو کردووەتەوە و بڕیاری داوا لە 27 سێوە هەتا 15 چوار بۆ بەرژەوەندی گشتی باجی ژینگە لەسەر سوتەمەنی نەمێنێت، وەک ڕێکارێک بۆ کۆنتڕۆڵکردنی شۆکی جەنگەکە لە بازاڕی نەوتدا. لە ئەنجامیشدا نرخی سوتەمەنی لە ڤێتنام دادەبەزێت، بەڵام بەشێک لە داهاتی حکوومەت لەدەست دەچێت. هەروەها حکوومەتی ڤێتنام داوای لە قەتەر و کوێیت و جەزائیر و ژاپۆن کردووە یارمەتی بدەن لە دابینکردنی سوتەمەنیدا. یەدەگی گازوایل لە تایلەند تەواو بووە. گازوایل یەکەم سوتەمەنیە کە بەهۆی جەنگەکەوە کۆتایی هاتووە. ئەوەش کاریگەری گەورەی لە سەرکەرتە جیاوازەکان دروست کردووە، لە شۆفێری ئاساییەوە هەتا کشت و کاڵ و ماسی گرتن و تادوایی. ئەو قەیرانەی جەنگەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست درستی کردووە، ئاستەنگی بۆ زنجیرەکانی دابینکردنی وزەی جیهان دروست کردووە. ئەزموونی وڵاتانیش پێمان دەڵێت ڕوبەڕووبوونەوەی ئەو شۆکە پێویستی بە ڕێکاری خێرا و درێژخایەنە. سعودیا توانای هەناردەی نەوتی لە ڕێگەی هێڵیبۆری ڕۆژهەڵات ڕۆژاوە بۆ 7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەرز کردوێتەوە. ئەمە هەواڵێکی خۆش بۆ بازاڕی نەوت بەو پێی کە بەهۆی دروستبوونی ئاستەنگ لە کاروباری گەورەی هورموز کورتێنان دروست بووە. ئەم گۆڕانکاریە هاوکات بووە بە فریاد ڕەز بۆ ئابووری سعودیە و زنجیرەی دابینکردنی نەوتیش. بە گوێرەی راپۆرتێکی بلومبەرگ، سعودیا توانای هەناردەی نەوتی لە ڕێگەی هێڵیبۆری ڕۆژهەڵات ڕۆژاوە بۆ 7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەرز کردوێتەوە و ئەوەش ڕیاز لە قەیرانی داخرانی گەوری هورموز دەرباز دەکات و بەشێک لە کورتێنانی نەوت لە بازاڕە جیهانیەکان قەرەبوو دەکاتەوە.
بەکارهێنانی هێڵی بۆری ڕۆژهەڵات ڕۆژاوە دوای دروستبوونی ئاستەنگ لە کاروباری گەروی هورمز ئاماژەیە بۆ گۆڕانکاری لا جیۆپۆلەتیکی وزە لە جیهاندا. سعودیا بۆ بەرزکردنەوەی هەناردا لە ڕێگەی بەندەری یەمبوو ئەوە پلانێکی بە پلەی خستووەتە بواری جێبەجێکردنەوە بەو شێوەیەش بووە بە شادەمارێکی گرنگی دابینکردنی وزەی جیهان. بە گوێرەی ئامارەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزە پێشجەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران ڕۆژانە 1 لەسەر 5 خستنەڕووی نەوت لە ڕێگەی گەروی هورمزەوە بوو بەو هۆیشەوە ڕاگیرانی هەموو یان تەنانەت بەشێک لە بازرگانی گەروەکە دەتوانێت شۆکی گەورە بخاتە بازاڕی نەوتەوە. بەڵام بەرزکردنەوەی توانای هەناردەی هێڵی بۆری ڕۆژهەڵات ڕۆژاوای سعودیا دەتوانێت لە ئاستێکدا ڕێگر بێت لە بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت. لە هەمان کاتدا وڵاتانی ئاسیایی بە تایبەتی چین و هەندستان هێشتا کڕیاری سەرەکی نەوتی سعودیان، ئەوەش گرنگی ڕێڕەوە جێگرەوەکان بۆ ڕاگررتنی ڕەوتی بازرگانی وزە زیاتر بەرجستە دەکات. هەرچەندە ئەم هەوڵانە دەتوانێت بۆ بازاڕی نەوت دڵخۆشکەر بێت، بەڵام هێشتا ئاستەنگەکان بەردەوامن. بۆ نمونە سنوورداربوونی توانای بارکردن لە بەندەری یەنبوع و زۆری ژمارەی نەوت هەڵگرەکان و دروستبوونی قەرەباڵغی لە دەریای سوور دەبێتە هۆی دواکەوتنی زنجیرەی دابینکردن. لەلایەکی دیکەشەوە بەهۆی هاتنی حوسیەکان بۆ گۆڕەپانی شەڕەکە ئەگەری دروستبوونی مەترسی لەسەر گەروی بابلمەندەبیش هەیە. بەڵام بە گشتی گۆڕانکاریەکانی ئەم دواییانە دەری دەخات کە فرەچەشنی لە ژێرخانەکان و ڕێڕەوەکانی هەناردەی وزە هۆکاری سەرەکی سەقامگیری بازاڕی جیهانی نەوتە. ترامپ ئەمڕۆ لە تروث سۆشیال باسەوەی کردووە لە زۆری ناوێت گەڕی هورمز کۆنتترۆل بکەین، ئەڵێ نەوتەکەی هەڵەگرینەما وەکوتم بە پێچوانێ وتانە بووکە وتی ئەبێ وڵاتانە کە خۆیان پێویستیان بە گەروی هورمزە بێن گەروەکە کۆنتترۆل بکەن. هەندێک زانیاریتان دەربارەی ئەو دوورگە گرنگانە کە لەسەر گەروی هورمزن بۆ ئەخەمەڕوو سەر ینی گرنگترین ئەو دوورگانە کە گەورەترین دوورگەیە لە ئێران و لە کەنداویش دوورگەی قشمە. لێرە گەر بمانەوە لەسەر نەخشەکە بیبینین هەر لێرەیە زۆر بەڕوونی دیارەکەم دوورگەیەکی زۆر گرنگە زاڵە بەسەر گەروی هورمزا گرنگێکی یەکجار زۆری هەیە. ئەمڕۆ کە لە قشم چەند تەقینەوەیەکی ڕووی داوە ڕووبەرەکەی 1500 کیلۆمەتری چوارگۆشێ 200,000 کەس ژماری دانیشتوانیەتی و نزیکترین دوورگەیە لە گەروی هورمزەوە شوێنی پرۆژەی پردیکەنداوە کە پرۆژەیەکی گرنگە قشم ئەبەستێتەوە بە بەندەر عەباسەوە. با بچینە لای زانیاریەکانی تروە باسی قشم و دوورگەکانی تر بکەین. لە ڕووی ئابووریەوە ناوچەی ئازادی بازرگانی هەیە، لە ڕووی گەشتیاریەوە گرنگێکی زۆری هەیە. پیشەسازی نەوت و غاز لە قشم پیشەسازیەکی بەهێزە، هەروەها پیشەسازی دەریایی هەیە، پیشەسازی دروستکردنی کەشتی و بابەتی هاوشێوە و کاری بازرگانی و ترانزیتیش لە قشم ئەکرێت. با بچینە لای دوورگەکانی تر باسی دوورگەی هورمزیشتان بۆ بکەم کە وەکو لەسەر نەخشەکە ئەتوانین ببینین یەکێکی تر لەو دوورگانەیە کە لەسەر گەروی هورمزاگەر هاوڕێیانم هاوکارانم زانیاریەکانی هورمزمان بنەوە کوتم 4 دوورگە گرنگێکی زۆریان هەیە زاڵن بەسەر گەروی هورمزا، هورمز، لارک، قشم و هێنگا. هەرچەند لێرەشا چەند دوورگەیەکی گرنگ هەن، تۆمبی گەورە و تۆمبی بچووک و ئەبوو موسا کە ئەمانە دایمان لە نێوان ئیمارات و ئێرانە مناقەشا بۆ لەسەریان. کیش و خارگیش گرنگێکی زۆریان هەیە هەر لەسەر ئەم ڕێڕەوە ئاراستێن، بەڵام ئیتر ئەمانە ڕەنگە بۆ کۆنتترۆلکردنی گەروی هورمز زۆر گرنگ بن. هاوڕێیان مەگەر بچینە لای زانیاریەکانی تر و زانیاری دەربارەی هورمز وەربگرین ڕووبەرەکەی 42 کیلۆمەتری چوارگۆشەیە، 7000 کەس ژماری دانیشتوانیەتی و بۆ کۆنتترۆلکردنی گەروی هورمز دوورگەیەکی یەکجار گرنگە. کاری دەرهێنان و هەناردەی خاکی سووری لێکرە. خاکی سووری هەیە کە هەندێک پێکاتەی کانزایی زۆر گرنگی تیا لە ڕووی گەشتیاریشەوە ئەم دوورگەیە گرنگیەکی زۆری هەیە. با بچینە لای دوورگەکانی تر باسێکی لارک و هەنگامیش بکەین. ڕووبەرەکەی 50 کیلۆمەتر چوارگۆشەیە، لارک ژماری دانیشتوانی 2000 کەسە. لە ڕووی پێگەکەی گرنگیەکەی بۆ ئێران ئەم دوورگەیەکی زۆر ئەمنی و سەربازیە بە پێچەوانەی دوورگەکانی تر کە زۆرتر پیشەسازی نەوت و غاز و کەشتیوانی و هاوشێوەی تایە و هەروەها دامەزراوی بەرگری و ئیداری گرنگی لە دیسان بۆ پارێزگاریکردن لە گەروی هورمز. ئەو دوورگەی تر هەرچەندە ئەمەش باسی لارکە لە ڕووی ئابووریشەوە، لە ڕووی پیشەسازی دەریایی و هەروەها گەشتیاری و گرنگێکی زۆری
بۆ ئێران هەیە. هەنگامیش هەیە کە هەنگام دوورگەیەکی زۆر بچووکە 45 کیلۆمەتر چوارگۆشەیە 900 کەس بۆ 1000 کەسە ژماری دانیشتوانی و لە ڕووی پیشەسازی دەریایی و لە ڕووی گەشتیاریشەوە گرنگیەکی زۆری هەیە و ئەمە ئەو چوار دوورگەیە بوو کە بۆم باس کرد لەگەر هەڵەنە بەمەکۆ تازانیاریشمان بوو چوار دوورگەی گرنگ بوون و ئەو دوورگانش کە لەوە بۆم باسکردن کە ئەوە ڕێڕەوی کەشتیوانە. بەم زانیاریانە منیش کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆ هێنم بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.